ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسیەکەین لە هەرێمی کوردستان ئازادی میدیایی بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە چۆنە تا چەندە ڕۆژنامەنووسان ئازادن ئەتوانن ڕاکانی خۆیان دروڕاکانی خۆیان دەربڕن و تا بە شوێکی گشتی باز لە مافی ڕۆژنامەنووسانی شەکەین لە دەستگا میدیاییەکاندا سنتەری میترۆ راپۆرتی خۆی بڵاو کردەوە لەبارەی پێشێلکاریانی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام درراوە. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک دیاری محەممەد بەڕێبەری سنتەری میترۆ کە ئێستا لە ستۆدیۆ لە لامان ئامادەی کاک دیاری سلااو لێبێ زۆر بەخێر بێ. کاک دیاری ئەو راپۆرتی بڵاوتان کردەوە ئەگەر بە خێرایی باسێکی بکەینەوە لێرانە بۆی دواتر پرسیارەکەین. بەڵێ دیارە ئێمە ساڵانە هەڵەسین بە دۆکومنتکردنی ئەو پێشلکاریانەی کە ئەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن ساڵانە جۆری پێشلکارەکان بەداخەوە دووبارە دەبنەوە و ماوەی سێ ساڵێک شەبێ هەندێک پێشلکاری تازە بۆ بە دیاردە بەداخەوە لە ناو راپۆرتەکەمانە. ئێمە بۆ ساڵی 2022 431 پێشلکاری بەرامبەر بە 301 ڕۆژنامەنووس و کەناڵی ڕاگەاندنمان تۆمار کردو کە ئەمە ژمارەیەکی زۆرە لە پێشلکاری، یعنی ژماری پێشلکاریەکان لە ژماری ڕۆژەکانی ساڵ زیاترە بەداخەوانە و ئەوەی کەجی نیگەرانی هەموو لایەکە بەداخەوانە هەندێک پێشلکاری یاخود نوعەتی پێشلکاریەکان زیادی کردو بە تایبەتی بابەتی دەستگیرکردن و دەست بەسەرکردنی ڕۆژنامەنووسان ببێ بڕیاری دادگا و هەروەها بابەتی پڕکردنەوەی بەڵێنامە بە ڕۆژنامەنووسان و ئەوەی کە ساڵانەش زۆرترین ڕێژەی پێشلکاریە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ڕێگری و جیاکاریە لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن و بەداخەوانێ بەشێکی زۆری ئەو ڕێگریانە لە خۆپشاندان و ناڕەزایەتەکانە و ئەمەی کە لە ماوەی لە ساڵی 2022 بەشێکی زۆری ڕێگریەکان لە کۆنفرانس و بۆنەکانی بۆنە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕێگریان لە هەندێک کەناڵی دیاریکراو کردو کە ڕووماڵی کۆنفرانسەکان بکەن کە ئەمەش خۆی لە خۆیدا پێشکارێکی گەورەیە کە حکوومەت خۆی یاسایەکێ لە پەرلەمانی کوردستان دەژۆ کە یاسای زانیاری و هەموو ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن و تەنانەت هاوڵاتیانیش مافی خۆیانە زانیاریان دەستکەوێت بەڵام بەداخەوانە حکوومەت خۆی پێشێلی ئەو یاسای دەکات کە لە بۆنە فەرمیەکانی خۆیدا کە ڕێگری دەکات لە هەندێک بۆنیان ڕێگری کردوەوەی کە کەناڵەکانی ڕاگەاندن ئازادانە بتوان ڕووماڵی بابەتەکان بکەن. دیارە ئازادی ڕادەربڕین و ئازادی ڕۆژنامەنووسی نەک بەتەنها لە راپۆرتەکەی ئێمە کە راپۆرتی سنتەری میترۆکە لە ساڵی 2022 بڵاو بمان کردوتەوانێ بەڵکو ئەگە بگەڕێنەوە بۆ راپۆرتەکانی پێشوش ینی بە هەمان شێوە پێشلکارێکی زۆر هەیە کە ژمارەی پێشلکارەکان مقارنە بە وڵاتەکانی پێشکەوتوەکان زۆر ژمارەیەکی بەرزە و ئەوشمان بینە ینی تەماشای راپۆرتەکانی کە بکەین. ئێستا پیامێرانی بێسنوور باس لە 20 ساڵی ڕابردوو دەکات عێراق و کە هەرێمی کوردستانیش بەشێکە لە عێراق زۆرترین ڕۆژنامەنووس لە عێراق بەداخەوە کوژراوە بەهۆی پیشەکەیانەوانێت کە کای ڕۆژنامەنووسی بوو. ئەگەر تەماشای راپۆرتی CPJ بکەین کۆمیتەی بەگری ڕۆژنامەنووسانی ئەمریکی کە دەڵێت 293 ڕۆژنامەنووس لەسەر ئاسی جیهان لە زینداندا، چوار لەو ڕۆژنامەنووسانە لە عێراق بەداخەوە چوارە لە هەرێمی کوردستانن کە ئەمە یەکەمین جارە هەرێمی کوردستان ناوێتێتە لیستی ئەو وڵاتانەی کە زیندانەکانی ڕۆژنامەنووسی تێدا بن. بەداخەوانەوە لە 2 ساڵی ڕابردوو زیاد لە 30 راپۆرتی نێودەوڵەتی هەیە لەسەر هەرێمی کوردستان کە هەمویان ئاماژە بۆ دەکەن کە ئازادی ڕادەبڕین ئازادی کای ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان پاشەکشی کردووە. کاک دیاری ئەو راپۆرتیم ساڵتان بەراورد بە راپۆرتەکانی ساڵانی ڕابردوو ینی ئاماژەی دڵخۆشکەری تایە یان بە پێچەوانەوە پێمانەڵی ئازادی ڕۆژنامەنووسی لە پاشەکشەیە لە هەرێمی کوردستان بەداخەوانێ وەکۆی لە بداریش باسم کرد ینی جۆری پێشلکاریەکان گۆڕانکاریی تایە بۆی کە ساڵانە زۆرترین ڕێژەی پێشلکاری ڕێگری و جیاکاری بۆ لە نێوان کەناڵەکانی ڕاگەاندن ڕاستە لە ساڵانی ڕابردوودا بەداخەوە هەندێک ساڵ تیرۆری ڕۆژنامەنووسانمان هەبوو بەڵام لە 2022دا هیچ خۆشبەختانە هیچ تیرۆریکی ڕۆژنامەنووسانمان نەبووە بەڵام هەندێک حاڵەتیکە هەیە بە تایبەتی دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان و دەست بەسەرکردنیان بەبێ بڕیای دادگا کە ئەمە زۆر زیادی کردو لە ماوەی 2 ساڵی ڕابردوو کە ئەمە ئاماژەیەکی ترسناکە بۆی کە هێزە ئەمنیەکان بەبێ ئەوەی بڕیای دادگا هەبێ ڕۆژنامەنووسان دەست بەسەر دەکەن و دەستگیریان دەکەن و دووەم حاڵیان بابەتی پڕکردنەوەی بەڵێنامەیە بە ڕۆژنامەنووسان بەداخەوە لە بەشێک لە خۆپشاندانەکان هەندێک ڕۆژنامەنووس گیراون و لە هەندێک ڕووداوی کەشدا هەندێک ڕۆژنامەنووس گیراون لەلایەن هێزانەکانەوە بەڵێننامەیان پێپڕکراوەوە کە جارێککە بۆیانێ ڕووماڵی خۆپشاندانکەن یاخود بوانە کای ڕۆژنامەنووسی بکەن لە هەندێکیان پێیانوتون نابێت سەدای ناوچەکی دیاریکراوکەن کە ئەمە نەک بەتەنها پێچەوانەی یاسای کای ڕۆژنامەنووسیە بەڵکۆم پێشوانی هەموو بنەمەکانی مافی ڕۆژێت تۆ چۆن نتوانانی هاوڵاتێک کە هاونیشتوانی هەموو وڵاتەیە
تۆ بێ ناوچەیەکی دیاریکراوی لێمە ناکەی یان بێ کای ڕۆژنامەنووسیەکەی لێمە ناکەی نێڵی کای ڕۆژنامەنووسەکەی خۆی بکات لە کاتێکە کای ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان بە یاسا ڕێکخراوە یاسایەکی تایبەت هەیە بۆ کاری ڕۆژنامەنووسی بۆ ڕۆژنامەنووسان بۆیە ئەمانە هەمووی گرفتی گەورن ئەتوانم بڵێم ئەمانە سوڕێکی ناشینی دەسەڵاتی ئەم هەرێمە پیشانەدا بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەنووسی باشە کاکدیارێمە بچۆمانە گەێنی هەرەوەندی راپۆرتێک بڵاو بکرێتەوە بڵێ ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستاندا وەک پێویست نییە ڕۆژنامەنووسان دۆخیان خراپە ینی ئازادی بڵاوکردنەوەیان نییە ئەمە هەر ئەوەندەیە یان ئەمە بێ بە لەکێک بەسەر حکومداریەوە لە هەرێمی کوردستان بە دڵنیایی ئەوانێ ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان مهتەم بێ بە سومعی خۆی لانی کەم ئەبێ مڕاعاتی ئەم راپۆرتانە بکات و لە کابینەکانی لە چەند کابینێکی پێشوە حکوومەت فەرمانگەیەکیشیدان دامەزرانەوە بۆ بە دوواداچوونی وەڵامدانەوەی ئەم راپۆرتانە نەک بەتەنها راپۆرتە نێودەوڵەتەکان بەڵکو راپۆرتە نێودەوڵەتەکان کە ئەمە پێمان وایە هەنگاوێکی باشە کە حکوومەت کاتی خۆی نای بەڵام بەداخەوە ئەم مؤسسەیە نەیتوانی وە پێویستکارەکانی خۆی کات تەنها بۆ جوانکردنی ئەو وێنەی حکومڕانی بوو لە هەرێمی کوردستان بۆی کە مؤسسەیەکەی بە دوواداچوونەکات چونکە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە نەمان بینی هیچ بە دوواداچوونێ بکات بۆ ئەوەی کە ئەو هەموو پێشلکاری کە چ راپۆرتی ڕێکخراوە ناوخۆیەکان چ راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتەکان کە کۆمەڵی خروقاتی گەورە و پێشلکاریان لە هەرێمی کوردستان باس کردووە ئەم مؤسسەیە نەهاتووە بە دوواداچوون بکات هەوڵ بدات بۆ کەمکردنەوەی ئەم پێشلکاریانە بۆ دۆزینەوەی و ئاشکراکردنی ئەوانی کە ئەم تاوانانە ئەنجام بدەن بەداخەوە تەنها بینیوانە لە ماوەی ڕابردوودا ئەم مؤسسەیە کاری ڕەتکردنەوە و ڕەپزکردنەوەی ئەم راپۆرتانە بۆ بە درۆخستنەوەی ئەم راپۆرتە نێودەوڵەتی و راپۆرتانە بۆیە من پێم وایە کە ئەمانە هەمووی زەرری هەیە بەسەر ناوبانگ و سومعی هەرێمی کوردستان ئەوشمان بیر نەچێت تەنانەت نەک بە تەنها ڕێکخراوە نێودەوڵەتەکان بەڵکو نوێنەرایەتی قوسڵخانە و سەفارەتی وڵاتانی بیانیش بە تایبەتی وڵاتانی کە کاریگەرن لە هەرێمی کوردستان سەر زەختێکەیە لەسەر حکوومەتتی هەرێمی کوردستان داوا لە حکوومەتتی هەرێمی کوردستانەکەن کە ڕێز لە یاسای کاری ڕۆژنامەنووسی و لە ئازادی ڕادەربڕین بگرێت و ئەمە پێم وایە لە ئایندەیەکیشا بە حکمی ئەو کۆبوون و دیدارانەمان لەگەڵ نوێنەری وڵاتان ئەومان لا ڕوون بەتەوە کە ڕەنگە زەختێکی زیاتر هەبێت لە ئایندەدا لەسەر حکوومەتتی هەرێمی کوردستان بۆی کە هاوکاریەکانی حکوومەتتی هەرێمی کوردستانیش لەلایەن هاوپەیمانان لەلایەن وڵاتە سلێزەکانەوە بۆ هەرێمی کوردستان مەرجدارە بۆی کە دەبێت ڕێز لە ماپەکانی مرۆڤ ڕێز لە ئازادیەکان بگیرێت بۆ ئەم پێم وایە حکوومەتتی هەرێمی کوردستان لە ئێستادا ناوبانکی وەک ئەوەی کە لە ساڵانی ڕابردوو ئیدعای بۆ دەکرا کە بە جۆرێک لە جۆرەکان دیموکراسی هەیە جۆرێک لە جۆرەکان ئازادی هەیە جۆرێک لە جۆرەکان پێکەوە ژیان و کرانەوەیەکەیە هەرێمی کوردستان ناوچێکی جیاوازترە لە عێراق و لە منتیقەکە بۆی کە کۆمەڵێک میزاتی هەیە کە لە منتیقەکەدا بوونینە بەڵام بەداخەوە ئێستامان هەمووی کەوتنەوە ژێژە پرسیارەوە و وڵاتانی دەرەوە وڵاتە کاریگەرەکانیش لە هەرێمی لە دنیا کە لە هەرێمی کوردستان وجودیان هەیە لەو ڕاستی تێگەشتون کە هەرێمی کوردستان ئەمانە تەنها بانگەشەیەک بۆ حکوومەتتی هەرێمی کوردستان کردوتی لە واقعدا بوونی نییە بۆیە ئەگەر حکوومەتتی هەرێمی کوردستان مهتەم بێ بە سومعی خۆی دەبێت کار بۆ کات کە ئەم راپۆرتانە بە هەند وەربگرێ و کار بکات بۆ کەمکردنەوەی ئەم بابەتە. باشە کاک دیارە ئێمە پێوەست بە ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە یعنی ئەی پێوەست بە دۆخ و ژیان و گوزەرانی ڕۆژنامەنووسان کارمەندانی دەستگا میدیاییەکان راپۆرتەکەدا ئاماژە بە پێشێلکاریە کراوە کە دەستگاکان بەرامبەر بە کارمەندەکانیان بیکەن مافیان بخۆن وەکو پێیز مافەکانیان پێنەدەن بەڵێ دیارە بابەتی گرێبەستی ڕۆژنامەنووسان لە کەناڵەکانی ڕاگەاندن کە ئەمە گرفتێکی گەورەی ڕۆژنامەنووسان هەیەە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا و هەروە لە بەداخەوە لە دوای هاتنی داعش و ئەو قەیرانی کە لەگەڵ قەیرانە سیاسی لە نێوان هەرێم و ناوەندا هەیە کە بەشێک لە بڕینی بودجەی هەرێمی کوردستان و ئەمانە کاریگەری هەبوو لەسەرەوەی کە بەشێک لە دەستگاکانی ڕاگەاندن کارمەندەکانیان کەم بکەنەوانە و بەشێکیشان تاکو ئێستا کۆمەڵێک موچیان لە لای دەستگاکانی ڕاگەاندنیان ماوە و لەگەڵ ئەمەشدا بابەتی ئەوەی کە خانمانی ڕۆژنامەنووس لە کەناڵە میدیاکان هەندێک گرفتیان هەیە و کۆمەڵێکی گرفتی کە هەیە ئەمانە هەمووی بابەتی ڕاستن و وجودیان هەیە بەڵام بەهۆی هەستیاریە و بابەتەکانە هەر ڕەنگە هەندێک لە ڕۆژنامەنووسەکان نەتوانن ئەم سکاڵانە لە سنتەری میتۆ تۆمارکەن و کاتێکیش کە ساڵات تۆمار دەکەن خۆیان حەز ناکەن لە راپۆرتەکان تا بەزەقی ئاماژەی پێ بکرێ و ناویان بهێنرێ بە حکمیەوەی کە ئەوانیش بژێوی ژیانیان لە سەکای ڕۆژنامەنووسە بەداخۆ چونکە چەند نمونەیەکمانیان لە ماوەی ڕابردوودا هەندێک ڕۆژنامەنووسە بۆ کە تووشی گرفت دوات لەلایەن دەستگاکەیەوە تووشی کێشی گەورەتر بۆ ڕەنگە دەرکرابێت یاخود ڕەنگە گرێبەستەکەی نوێ نەکرابێتەوانێ یاخود لە دەستگای کاتێککە هەوڵی وەرگرتنی دابێت دەستگاکە سڵی کردوتۆ لەوەی کە ڕەنگە دواتریش ئەم ڕۆژنامەنووسە مامەڵەیەکی
خراپ کردەکە بە خراپ بە سەریاشکاوەوە کە من پێم وایە ئەمە بکارێکی هەڵەیە دەکرێت نابێت ڕۆژنامەنووسان لەسەر مافی خۆیان بێ بەش بن و لەم لایەش پێم وایە کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کە ئەگەر بێدەنگ نەبن شوێنێکەیە بۆی پەنای بۆ بە دڵنیاییەوە شوێنێکەیە کە پەنای ببەرن ئێمە سنتەری میترۆ بەدەر لەوەی کاڵەسین بە دۆکۆمنتکردنیان پێشەکاریانە ئێمە لەسەر چەند بابەتێکی کە کارەکەین یەک لەوانە بێزکردنی توانای ڕۆژنامەنووسان و هاریکاری یاساییە بۆ ڕۆژنامەنووسان هەموو ڕۆژنامەنووسێک کە تووشی گرفت بێ ئەتوانێت بێ لای ئێمە سکاڵا تۆمارکات و لە دادگاکان ئێمە پارێزەری بۆ دامی دەکەین هیچ بەبێەوەی هیچ تەنها کردنەوەی وەکالەتێک بۆ پارێزەرەکە و ببێەوە هیچ بڕینێکی مادی لەسەر بکەوێت بە شێوەی خۆبەخشانی من پارێزەری بۆ دابین دەکەین بەڵام گرفتەکە لەوەیە کە ڕۆژنامەنووسان خۆشیان کەمتەر خەمن لەو بابەتەیە کە نایە سکاڵا تۆمار بکەن لە لای کەش و سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەداخەوانێک کە خۆی بە یاسا دەبێت داکۆچی لە ئەندامەکانی بکات و ئەو گرێبەستانی کە لە نێوان ڕۆژنامەنووس و کەناڵەکانی ڕاگەاندن هەیە دەبێت سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان موافقەت لەسەر ئەو گرێبەستانەکە بەڵام بەداخەوە ئەم گرفتە تاکۆسا هەیە سندیکا نەیتوانیوە ڕقیبێکی باش بێ بەسەر ئەو گرێبەستانی لە نێوان ڕۆژنامەنووسان و کەناڵەکانی ڕاگەاندن هەیە بۆ ئێمە گرفتێکی گەورەی دروست کردو چکە لە ماوەی ڕابردوو ئێمە سنتەری میترۆ کۆمەڵێکی زۆر لە ڕۆژنامەنووسان هاتووە بۆ لامان کە کێشەی ئەویان هەبووە کە گرێبەستەکانیان لەگەڵ کەناڵەکانی ئەو مؤسسانی کە کاریان تیا کردو گرێبەستێکی عادلانە نەبووە کۆمەڵێک مەرجی گەوریان بەسەر ڕۆژنامەنووسەکە سەپاندووە کە لە کاتی خۆی دەکرا ڕۆژنامەنووسەکە سوود وەربگرێت لەو میزەی کە لە سندیکا هەیەی بەوەی کە سندیکا نابێ بێڵێت ئەم خاڵە قورسانە بەسەر ڕۆژنامەنووسەکە یا بسەپێنرێت لە کاتێکدا کە سندیکا هێزی هەیە بەسەر ئەوەی کە نەهێڵێت جۆرە گرێبەستێکی وا بکرێت بەڵام سندیکا ئەتوانم بڵێم بێدەنگ بۆ یاخود بە جۆرەکان نەیتوانانی بە دڵنیاییەوە کەم تەرخەم بۆ من وەکو سندیکا وەکو بەشێکی زۆریان هاوڕێمانن هاوکارمانن کەسانی باشن بەڵام بەداخوانێ هەیکەلێتی مؤسسەکە خۆی مشکلیتیایە لەسەر ئەساسی بەری کوردستانی دامەزاوە لەسەرەوەی کە ئەساسی مؤسسەیەکی ڕێکخراوەی مەدەنی بێت ئەگەر تەماشا بکەین سندیکا کۆمەڵێک امتیازاتی هەیە هەر لە ئەوەی کە ڕۆژنامەنووسان کاتێک کە سکاڵاکی لەسەر تۆمار بکرێت پێش ئەوەی کە بچێت بۆ دادگا دەبێت سندیکا ئاگادار بکرێتەوە نوێنەری سندیکا لە دادگاکان وجودی هەبێت بەڵام بەداخەوانێ سندیکا لەمەشا کەم تەرخەم بۆ بەشێکی زۆری ئەو ڕۆژنامەنووسانی کە لە دادگاکانە مشکلیان هەبوو سکاڵیان هەبوو سندیکا وجودی نەبووە و بینیمانە هەڵوێستی سندیکا لە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە هەندێک حاڵەتان نەک ئەوەی کە موقفێکی نەبووە بەڵکو موقفیشیان خراپە بۆ نمونە لە کەسی گیراوانی بادینانە بینیمانە موقفی سندیکا چۆن بۆ نەک تەنهاوی کە نەیتوانێت داکۆچیان لێ بکە بەڵکو بێبخۆی بێبەری کردو لەوەی کە ئەمانە ئەندامی ڕۆژنامەنووسین و ئەندامی سندیکاشین لە کاتێکدا شیروانی خۆی ئەندامی سندیکا بووە و خاوەنی گۆڤاری باشوور بووە کە ئەم گۆڤارە خۆی لە سندیکا مۆڵەتی وەرگرتەوە بۆیە کۆمەڵێک نمونەی زۆر هەیە ئەمە ڕەنگە هۆکارەکەی ئەوە بێت کە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان ئەو گرفتی خۆڕێخستنەوەی هەیە یعنی سادە لای هەموو ڕوونەکە کە داوا دەکرێت سندیکا دووبارە خۆی نوێ بکاتەوانە و گرفتی گەورەی سندیکا بەشێکی بەدەر لەوەی کە هەیکەلی مؤسسەکە خۆی مشتیتەیە تۆماری ئەندامەکانێت ینی بەشێکی زۆر ڕێژەی ژمارەیەکی زۆر لە ئەندامی هەیە کە بەشێکی زۆریان ئەمانە ڕۆژنامەنووس نین بەڵکو نەک ڕۆژنامەنووس بەڵکو کارمەندی کەناڵێکی ڕاگەاندنیش نین بەڵکو جۆرە پیشیش کە دەکەن و بۆکو ئەندام تۆمارکراوە کاک دیاری هەر پێویست بوو بابەتە کە لە شوێنێک داماژۆ پێکریانی وتت هەندێک جار ڕۆژنامەنووسەکان خۆیان کەمتەر خەمن لەوەی کە سکاڵاکانیان بگێنن لە دەستگاکانیان پێ دوانیە بارمتەی موچەیەکن یان دەترسن لەوەی کە ئەوشی هیانە لە دەستیان بچێ لە حاڵەتێکی وە هەیە و دەرەنجامی نەبێ ینی نمونونەکانی پێشومان ڕەنگە لە بەرچاو بێ ئەم نمونانە وای کردوێت کە ڕۆژنامەنووسەکان نەتوانن زۆر پەنابەرنەبەرە و با بڵین سنتێرێکی وەکو میترۆ بە دڵنیایەوە نمونەی با خۆی ئەگەر تەماشاکە یان جۆرێک لەو بێئومێدی هەیە بەرامبەر بە دەسەڵاتی دادوەری تۆ کرد تەماشای ماوەی ڕابردوو کە کەیسەکانی ڕۆژنامەنووسان ئەوەی لە دادگاکان بووە بەشێکی زۆری بەکراوەیی ماونەتەوە لە باشترین حاڵەتدا ڕەنگە ڕۆژنامەنووسەکان دۆڕان بێتن کەمن ئەو کەیسانی کە ڕۆژنامەنووسەکان براو بێتن تیادا بەڵام ئەمە نابێت ئێمە ئەوە ینی ئەوە بێتە پاسایەک بۆی کە ئێمە نەین داوای مافی خۆمان بکەین لێسایە ڕاستە گرفتێ ڕاستە ڕەنگە ئەم دۆسیانە بە ماوەیەکی درێژخایان بخانێت لە دادگاکان بەڵام من پێم وایە بێدەم بوون لەسەر ئەم پێشەکانی لەسەر زەوتکردنی مافەکان پێم وایە کارێکی باش نییە ئەم ڕۆبێ بەیانی بێ هەر دەبێت
ڕۆژنامەنووسەکە داوای مافی خۆی بکات و بەداخی شەوانە بەشێکی زۆر لە کەناڵەکانی ڕاگەاندن مولزەم نین بەو بابەتەوانە کە ئێمە زۆر جار باس بەردام گلی ئەومان لێ دەکرێت ئێوە بەردەوام باس لەوە دەکەن کە مافی ڕۆژنامەنووسان بەڵام باس لە واجب و ئەرکی ڕۆژنامەنووسانیش ناکەن ئێمە گەربین تەماشای ئەرکەکانی مؤسساتی ئەعلامیشکەین کۆمەڵی ئەرکی گەوریان لەسەردایە نەک بەتەنها لە پێدانی موچە و گرێبەستەکانە بەڵکو بەداخەوانە بە تایبەتی لە کاتی ڕووماڵی ئۆپراسیۆنەکان و شەڕەکانی داعش بینیمانە کارمەندەکانی ژیانی کارمەندەکانی خۆیان خسۆدە مەترسیەوە لە پێناو سەقێکی خەبەریانی بەبێ ئەوەی کەرەستەی سەلامەتی بۆ ڕۆژنامەنووسەکانی دابینکە بینیمانە نردونی بۆ بەرەکانی جەنگ و بەداخەوە چەندین بریندار و کوژراوی ڕۆژنامەنووسانیشمانێ لە کاتی ڕووماڵکردنی شەڕ و پێکدادانەکاندا کە ئەمە نابێت کەناڵێکی ڕاگەاندن ئەم بابەتانە ڕەتچاو نەکات و لە لای کەشەوانەیە ئەگەر تەماشا بکەین دەسەڵاتی دادوەری ئەگەر هەر لەسەر پرسیارەکەی جەناب دەسەڵاتی دادوەری بەداخەوە گرفتێ لەسەری کە لای ینی جۆرەکان پێمتمانەیەکی لە دەسەڵاتی دادوەری بۆی کە داداکان سەروەنی دۆ دیاردەی دەرباز بوون لە سزا ئەمە هۆکارێکی کێ ینی بۆی کە بەداخوان ینی چی پێشلکاریەکرێ بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بکەرانی بۆی دەربازیان دەبێت کە لە کاتێکدا ئەمە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە کە نێڵێت ئەم دیاردەیە بەردەوام بێت و نەتەوە یەکگرتوەکان و یونسکۆ ڕۆژێکی تەرخان کردو بۆ ئەوەی کە ڕۆژی دەرباز نەبوونی ئەوانی کە تاوانە دەکەن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ڕۆژێکی دیاری کردو بۆ ڕوبەڕبوونەوەی ئەم دیاردێ بەداخەوە هەرێمی کوردستان یەکێکە لە پێشەنگی ئەو وڵاتانەیە کە بەردەوام پێشکاری ئەوانی کە پێشلگاریەکەن بەرامبەر بە ڕۆژنامەنووسان دەربازیانە بێت لە سزا. بەڕێز دیاری محەممەد بەڕێوەری سنتەری میترۆ سپاس بەڕوونکردنەوەکان سپاس بامە دەباز بێ زۆر سپاس دەستان خۆش بێ.